تقريبا 7 ساڵ ئەم کارە ئەنجام ئەدەم. تعدادێک بافەندەم هەست لەم زەمینە مەشغوڵ بە فعالیەتن. کاری تابلۆ فەرشیش وەکو فرێ لە کارانێک تر نیازی وە زەریفکاری هەست، ڕێزەکاری فرس. من بەسورەتی ئامادە تابلۆ فەرش لە قاڵبی نەخ و نەخشە و چ لە کێشی بەسورەتی کامەڵ گلێمچن کامەڵ ئامادەی دەمەدەستی بافەندێ بافتەکەی خۆی ئەنجام ئەدات. تابلۆ فەرشیش وە نسبەتی هینی خۆی فەرقی هەستەکی فەرشی پێ و فەرشی ماشینیە. چلەکانی فەرقی هەست، مەسەڵان عن ئێمە ئەو چلە ئیدێنە دەستی بافەندە چلەی ئەبریشەمە کە قیمەتی و ئەرزشی فرێترە نسبەت بە چلەکانی کە مرینوسن یا چلەی پەشمن. مرینوسیش وە نسبەتی پەشم خاصیەتی خاسترە و ئەرزشی فرێترە، چۆن ڕێزەکاریش ئەویش وە نسبەتی ئەم فرێترە. وڵات چون فرێ لە ئەفراد موقعیەتی یانە نێبێنن ئەو کارگا کار بکەن، فریان لە ماڵا کارەکەن. هەستم ئەلعانەت چون تێکی کۆمیتەی ئیمدادی شاخەریکەم فعالیەتم شروع کردگە لە تین زەردوەیی دەوان لە خوارەوە هەستم لەسەریشۆ تقریبا لە تا سەریاس نۆدیشن سەفیاوە نۆریاو گڵاڵ پاوە خودی پاوە هەستم لە منسوراقایش لە جوانڕۆیش هەستم. بعضی بافەندە هەن ئەسەم کولەن تێکی تەسویرە نیستیان. فرێتر بافتیان بافتی تەبیعەتە و بافتانێک کە منزەرە و ئەم جۆرە شتانە، وەلین بعضی بافەندەیشان کە نە عەلاقەیان بیشتر هەستێکی کاری تەسویرە، چون کاری تەسویر ڕێزەکاری فرێترە و نسبەتی تابلۆ فەرشانی کە منزەرن ڕێزەکاریان فرێترە، بۆ خاطر ئەوە قیمەتیشان و نسبەتی تابلۆ فەرشانی کە منزەرن فرێترە.